وڵاتانی ئەفریقیا بوونەتە نوێنەری بەرزبوونەوەی زۆرترین ئەو خەڵکانی کە وڵاتی خۆیان بەجێدێڵن. ڕێکخراوی خێرخوازی ئۆکسفامی بەریتانی وا دەڵێت هاوکات ئەڵمانیا هۆشداریدا لەبارەی کاریگەری تێکدانی سەقامگیری بەهۆی کۆچەوە لە کیشوەرەکەدا. ئازادی سیاسی و کێشەی کۆچی تاکە کەس لە ئەفریقا بوونەتە ئەو گرتە سەرەکیانە لە نێولیستی مونتەدای ئابووری جیهانی سەبارەت بە ئەفریقا کە لە دوربان سازکرا و ڕۆژی هێنی کۆتایی هات. وەزیری دەرەوەی ئەڵمانیا وۆڵفگانگ شۆبڵ لە دەرەنجامی ئەمەدا هۆشداری ئەوەیدا ئەگەر ئێمە شکست بهێنین لە سەقامگیرکردنی کیشوەری ئەفریقادا لەم چەند ساڵەدا و لەم 10 ساڵەی کەدا دێت ئەوە ڕوبەڕووی بەرزبوونەوەی مەترسیەکانی جوغرافیای سیاسی دەبینەوە. هاوکات گەیشتنی کۆچبەری زیاتر بۆ ئەوروپاش دەگرێتەوە. ڕێکخراوی پرۆگرامی جیهانی خۆراک پێشتر ڕایگەاند بوو کە ژماری تەواوی کۆچبەران لە تەواوی جیهاندا لە ساڵی 2015دا تێکڕاگەیشتە 244 ملیۆن لەناو ئەوانەدا 63 ملیۆن کەسیش تۆمار کراون کە بە ناچاری ماڵ و حاڵی خۆیان بەجێهێشتووە. هەروە پەنابەرانیش دەگرێتەوە. هاوکات ئەو ئاوارانش دەگرێتەوە کە بوونەتە ئاوارەی ناوخۆ لە وڵاتەکەی خۆیاندا، ئەوانەشی کە داوای پەنابەری سیاسیان کردووە. بەپێی ئاژانسی نەتەوە یەکگرتووەکان بۆ کاروباری پەنابەران لەم ساڵدا تا ئێستاکە پتر لە 1000 کۆچبەر گیانی لەدەستداوە لە سەروەختی پەڕینەوەیاندا لە دەریای ناوەڕاستەوە لەبەری لیبیاوە بەرەو ئیتالیا. بەپێی ڕێکخراوی جیهانی بۆ کاروباری پەنابەران IOM پتر لە 36700 کەس لەم ساڵدا ڕزگار کراون و براونەتە شوێنی سەلامەت و گوازراونەتەوە بۆ ئیتالیا. هاوکات بە نزیکەی لە 45 ئەم ڕێژەیە بەرز بۆتەوە بە بەراورد لەگەڵ ساڵی پێشوو کاتەکانی دیکەدا. بەلایانی کەمەوە 150 کەس لەوانەی کە گیانە دەستداوە مناڵ بوون. بەپێی ڕێژەکە وا دەردەکەوێت کە بەرزتر بێت. زۆربەی ئەو کۆچبەرە تەمەن مناڵانەی کۆچیان کردووە بێسەرپەرشت بوون، کەواتە گیانە دەستدانی زۆربیان تۆمار نەکراون بەپێی زانیاریەکانی یونیسێف. شانی باسە ساڵی پێشوو نزیکەی 5000 کۆچبەر لە ڕێی ئاو گیانە دەستداوە. ئیتالیا دەستبەرداری ئەو بوو کە سنوورەکانی دابخات بەڕووی کۆچبەراندا کە لە ئەفریقا دێن بەرەو ئەوروپا دوا بەدوای ئەوەی کە دادگای هەڵاوێردکاری لە ترابلوس ئەو ڕێکەوتنەی هەڵوەشاندەوە کە ئیتالیا سازی کردبوو لەگەڵ لیبیادا لە مانگی سێی پێشوودا. هاوکات ئەو ڕێکەوتنە لەلایەن هەڵمەتەکانی مافەکانی مرۆڤ و ڕێکخراوە فریاگوزاریەکانەوە بە توندی ڕەخنەیان لێگرت. ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا.